خاوەن زەوین لە گوندی دق و سەر بە نایە دیبەگا جا کۆمپانیای کار لەوێ کاری نەفت و غازوانە دەکات زەویەکەی ئێمەیان تقریبا 15 دۆنم داگیر کردووە 8 بۆرە نەفت و غاز ئێمە ناوداهێناوە بیرە نەفتێکی ناوە خانوویان لەناو کردووە ئاردەکەیان هەموو لێ تێکدانە کردویانە عەفر سەبەیان لەناو کردیە یعنی ئاردەکان عەدم کردینە پارەی 17 ساڵی بیرە نەفتەکەیان لێ خواردوون 1 سنتیان نەدانێ دەبێت بە خۆی ساڵانە 3 میلیۆن مام دەنێ هیبیرەکەی بەڵام لە 2008 و 2025 1 سنتی 1 دینارێ نەداینێ 1 دینارێ نەداینێ هی بۆ ڕێ نەفت و غازەکانیش پارەی 7 ساڵیان لێ خواردوون 1 دینارێ نەداینێ کە دێن بۆ ئێرەش داوای مافی خۆمان دەکەن دەرمان دەکەن شوێنی گۆ نییە بڕۆن مافتان لێرە نیە ئەمە بچین بۆچی بچین بۆ شێ چێ داوای مافی خۆمان بکەین یعنی بەداخۆ کا سەرۆکی حکوومەتکە وەزیری سامانە سوشتەکان لەکوێنە دینارێ ئێمە مافی هەموو کەسێک دابین دەکەین و زوڵم لە کەس داکەین بەڵام باشکرا زوڵمان لێ دەکەن و دەرێ نابی داوای مافی خۆش بکەین ئەوە چ وڵاتێکەوە وڵات وا بەڕێوە ناچی کاچی من وا بەڕێوە ناچی تۆ زوڵم لەو پیرژ نەکەی ئەو داکەم دو 15 ساڵە داکەم لە دووە ئیشەیە 15 ساڵە دەست دیبەگە مەخمور هەولێر دیبەگە مەخمور هەولێر وەرەوە بڕۆ کۆمپانیاکار هیچی لە بۆ ناکەن ئەمە ئێستا 4 سال ماوەرە بیرە نەفتەکەش ئەوە 17 ساڵە بیری نەفتەی لە ناو 1 دینار ماوە نەکرێ وا نەفتیش دەڕوا دەچم دەرم کاکە ئەمە عەقیم بڵێنێ دەرێ وەڵاوە بیری دەوری حکوومەتیە ئەدی ئەو نەفتان ئالۆ چێ دەچی ئێلۆوان ناچی ئێلۆ حکم نادەنێ کاکە ئەم ئەگەر خراپم باعدام بکە ئەم لە ساعت خۆم بە جواباتی مە 6 ساڵە ئەو عەردە بەنای پیاوی منە وەڵڵی قڵ بە قڵ بەردم لە ناو لابردێ لەگە پیاوی خۆم بەکەر و تێرکەی عاشاچی خوڵینگۆ عەردم خایەن کردەوە ئێستا کەوەچی دەچم هەر کۆمەرە خۆرەک لە جێ چەردراتەوە